ڕێکخراوی تەندروستی جیهانی ئاماژەی بەوەدا ئەم جۆرەیان ینی توشبوون و بڵاوبوونەوەی چەند هێندەی کۆڕۆنا گۆڕاوەکانی پێشووترە لێ گومان دەکەین کە هەبێت لە ناو کۆمەڵگەی ئێمە لە هەرێمی کوردستان بەڵام وەکو گوتم وەکو ئیمکانێتی تەواومان لەبەردەستە بۆ دەستی شانکردنی لە حاڵەتی هەبوونی هەندێک بڕیار پەیوەستە بە ئێمە و ڕێنمایی دەرکردن و چۆنیەتی ڕێکارەکانی خۆپارێزی و توندکردنی ڕێنماییەکان بەڵام لایانی تریشێ ینی بەرپرسە لە جێبەجێکردنی ئەو ڕێنمایانەی کە دەردەچێت ینی بەڕێز وەزیری تەندروستی وەزارەت تەندروستی و بەردەوام لە پەیوەندیدایە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان سەبارەت بە جێبەجێکردنی ڕێنماییەکانی تەندروستی ئەکید ئەو گفتوگۆی تێر و تەسەر دەکرێت لەسەر ئەم بابەتەوە ئێوەش ئامادە دەبن گرنگترین بڕیارەکانیش خۆتان دەیزانن ئەوەی کە پێوەست بێت بە ئێمە وەکو وەزارەتی تەندروستی بۆ جێبەجێکردنی لە قۆناغەکانی داهاتوو مەسەڵەن ئێستەمە ڕۆژانی پشومان لە پێشە ڕۆژانی جەژنمان لە پێشە چی بکەین باشە بۆ ئەوەی ژمارەکان کەم بکەینەوە و دۆخەوەر بکەینەوە ئەمانە هەمووی گفتوگۆی لەسەر دەکرێت توشبوونی کۆڕۆنا ئێستا یەکجار خێرا بڵاو دەبێتەوە ینی پێشتر لە خلالی هەفتەیەک دوو هەفتەی تقریباً دەتوانم بڵێم 6 زیادی کردیە لە ڕێژەی ئەوانەی کە تێستیان لە دەکرێت و توش دەبن و پۆزتیڤ دەردەچن